دەچمە لای میوانەکەم لەبارەی بانگەشەی هەڵبژاردن و پێشێلکاریەکان لەگەڵ بەڕێز هۆگر چەتۆ سەرۆکی تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن قسە دەکەم. کاک هۆگر، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. پێشبینیتان بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق چییە؟ دەگوترێت کە سارد و سڕی پێوە دیارە، یان هێشتا زۆر بۆ ئەم قسە بکەین؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەران. بە شێوەیەکی گشتی ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ئەمە جیاوازی هەیە. من دوێنێ لە بەغدا بووم، لە بەغدا نزیکەی مانگێکە هەڵمەتی پرۆپاگەندەی هەڵبژاردن دەستی پێکردووە. شوێنە گشتیەکان، سەروی باڵەخانەکان هەمووی بە ئامانجی گرتنی شوێنەکە، ڕسمی سەرکردەیەک یا کاندیدێک یا کەسێکیان داناوە لەگەڵ ئەوەی کە سوودیان لەو بڕیارە وەرگرتووە کە ژمارەی لیستەکەەوە ژمارەی کاندیدەکەی تێدا نییە بۆ ئەوەی بڵێن ئەوە پرۆپاگەندە نییە، بەڵام هەمومان هەستی پێ دەکەینەوە پرۆپاگەندەی هەڵبژاردنە. فبۆیە هەڵمەتی پرۆپاگەندەی هەڵبژاردن لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر گۆڕانکاری بەسەردادێ، سیما و مۆدێلەکانی دەگۆڕێ. ئەوەی کە جەنابەت باست کرد ممکنە یەک حاڵەت هەبێ کە لە هەڵبژاردنەکانی پێشتر و بۆ ئێستا گۆڕانکاری بەسەرداد بێ. ئەویژەوەیە کە خۆتەزانی بەکارهێنەرانی سوۆشیال میدیا و مێدیای گشتی با بڵێین فراوان دەبێت ڕۆژێ بە ڕۆژێ لە عێراق و زۆر لە کاندیدەکان پەنا بۆ ئەوە دەبن کە کەمتر کولفەی هەیە، باشتر دەگاتە کاک هۆگر. دواتر باسیەوەت لەگەڵ دەکەم بە هەر لەسەر دەستپێکردنی بانگەشەی پێشوەختە قسە بکەین. جارێک کۆمسیۆن چەند لایەن و کاندیدێکی لە عێراق سزا داوە لەبەرەوەی کە بانگەشەی پێشوەختەیان کردووە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە بانگەشەیەکی پڕ لە پێشێلکاری بەڕێوەیە؟ بۆ ئەوەش زووە بۆ ئەو پرسیارە چکە ئێمە چاودێری دەکەین. ئێمە هەتا ئێستا لە سەروی 301 حاڵەتی پێشێلکاریمان ڕست کردووە لەوانەی کە پێشێلن بۆ بنەما یاساییەکان. کاگامان زەسلێمانی بەشێکی باس کرد، مەسەلەن زۆر بەڕوونی گوتراوە کە نابێ بۆ نمونە دام و دەستگا گشتەکان بەکار بێنرێن، نابێ ئەو شوێنی منبەر و مزگەوت و کەنیسە و شوێنە ئاینەکان بەکار بێنرێ، نابێت وتاری توند ئاژۆیی هەبێ، نابێ هەموو ئەوانەی کە بە نابێ ئێمە لە وەڵامەکەیدا دەڵێن ئەگەر کەسێک ئەوەی کرد با بڵێن سەرنج و تێبینی و ڕاستە و خۆش لینکێکمان لەگەڵ ژووری سکاڵاکانی مەکتەبی وەتەنی لە بەغدا هەیە، بۆیان دەنێرین. ئەوان تحققی تێدا دەکەن، وەکو کاگامان گوتی لزان هەیە بۆ ڕەسەد و بۆ تەقەسی. دوای دەیدەنە ئەنجومەنی کۆمسیاران بۆ ئەوەی بڕیار بدەن با بڵێن سزا. ئەو سزا شێوازی جیاوازی هەیە و کۆمسیۆن فعلەن ئەوەی کە دەستی پێکرد جێداخە لەو با بڵێن هەڵمەتی یەکەمی سزادانەکە جێداخەوەکو دەڵێم خودی سەرۆک وەزیرانی عێراق و لیستە ئەساسیەکانی تێدایە کە ئەوە نیشانەیەکی ناتەندروستە لە پرۆسە هەڵبژاردن. ئەوان پێش هەموو خەڵک دەبێت یاسا و ڕێساکان جێبەجێ بکەن، بەداخەوە ئەوان پێشێلی دەکەن و ئەوەش ڕێگا دەدا کە حەزمی پێشێلکاریەکان زۆربی وەکو مؤشر. بەداخەوە ئێمە ڕستمان کردووە ئەوانیش خەڵکیان لەسەر ئەو سزا داوە کە منبەر و شوێنی ئاینی و ئەوانە بە خراپی بەکاردێ. مەفروض وایە ئێمە ئەوەمان تەجاوز کرد بێ شەڕی قەومی و مەزهەبی و ئەوانە کە بەداخەوە ئێستا بەکاردێ. ینی لایەنەکانی عێراق مەبەستە دەوێت ناتوانن بانگەشەیەکی مۆدێرن و شارستانیانە بکەن؟ بە دڵنیایی گەڕاونەتەوە دۆخی ساڵی 2005 کە تا ئێستا ئیش لەسەر بەرنامج و لەسەر جۆرێتی ئەو مۆدێلی کەمپێنەی کە دەنگدەری قناع بکە، بەڵکو دەستیان داوەتە ئەوەی یەکەم جارێک کە بڵێن ئەگەر شیعات بدۆڕێ سونە لە ناومان دەبە، سونە دەڵێ شیع بدۆڕێ سونە لە ناو، ینی ئەم مۆدێلی تایفەگەری و قەومی و ئەو شەحنێکی ناتەندروستە، تند ئاژۆیی بەرهەم دێنێ. تند ئاژۆییش لە لای تاک کە بەرهەم هات ماوەی 50 ساڵی دەوێت بۆی خاوی کەیەوە، چکە ئەمڕۆ تۆ هانی دەدەی بۆی کە دەنگت پێ بدا بەرامبەر دوژمنێک، نەک بەرامبەر منافسێکی سیاسی کە بەیانی حکوومەتی لەگەڵ پێکدێنی. ئەمە ئێستا خۆتەزانی لە بینی کورد و عەرەب فەزایەکیان دروست کردووە کە تند ئاژۆیەکی گەورەی تێدایە. هاوڵاتی هەزب ئارامی ناکات لەو ناوچە بەڵام کوردێک کە لە بەغدا دەژی یا لە منطقەیەک دەژێت کە زۆرینەی عەرەبن یان عەرەبێک کە لێرە دەژی کە زۆرینەی کوردن
ئەمە بەهۆی ئەم گوتارە تند ئاژۆیە کە جێگای پرۆسی هەڵبژاردن و بە پێی ڕێکاریش قەدەغێ و نابێتوە هەندێکیش لەسەر ئەساسی ئەوە سزادراون کۆمسیۆن سزای داون بەشی دووەمی بەداخەوە دەڵێم کە ئێمە ڕستمان کردووە پەیوەندی بە کڕینی دەنگ هەیە طبعاً لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە کەمترە مقارنەتەن بە ناوچەکانی تری عێراق پێشتر دیاردەکە زۆرتر سیمای ئەو ناوچانەی سونەنشین بوون لە عێراق ئێستا بەداخەوە شارەکانی شیعەنشینیشی گرتوتەوە هێز و لایەنە سیاسەکان لە جێەوەی بەرنمەیەکی مۆدرنیان هەبێ کەمپینێکی زانستیان هەبێ بۆ قناعکردنی دەنگدەر پەنایان بردووە بۆ کڕینی دەنگ ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی خاوبوونی کەمپین شوێنێکی دیاریکراو هەیە کە پێتان وابێ شارێکیان ناوچەیە کە زۆرترین پێشێلکاری لێ تۆمارەکرێت بەڵێ بەغداد بە ڕێژەیە کەم دێت ئێستا بەغداد لە سەروی هەموو ئەو پارێزگایانەیە کە هەیە طبعاً ئەنجومەنی کۆمسیاران بە پێی پلانی خۆی کە سەیمانجیان هەڵبژارد بۆ یەکەم ڕۆژی کەمپین لە ئەسڵدا بڕیار بوو 9 مانگ هەڵبژێرێت 9 تا 8 11 مانگ کەمپین بەردەوام بەڵام بۆ سەیمانگ لەبەر دوو هۆکار هۆکاری یەکەمیان پەیوەندی بە ڕۆژی نیشتیمانی عێراقەیە کە 3 دەیە یادکردنەوەی عێراقە دووەمیان پەیوەندی بەو کەمپینە پێشوەختەیە کە بەری پێ نەدەگیرە ینی هەرچەند خەڵکیش غەرامە دەکەن و هەرچەندەوە وەکو گوتم ئێستا لە هەولێر تۆ هەست بەوە ناکەی لە سلێمانی بەڵام لە بەغدا شەقام و شوێن نەماوە کە وێنە و کاندید و سەرۆکی حیزب و ئەوانەی تێدا نەبێ بۆیە ئەوان ویستیان هەر کەمپینەکە دەست پێ بکە بۆی ئەوەی قانونیە مثلەن تۆ کاگامانز گوتی لافیتەیە بەپێی ئەزمموی خۆت هۆگر کە لە زۆربەی هەڵبژاردنەکان چاودێریتان کردووە پێتان وایە ئێستا کۆمیسیۆن بۆ ئەم هەڵبژاردنە ناتوانێت بەر بە پێشێلکاریەکانی بانگەشە بگرێت با کۆمیسیۆن ڕێکاری خۆی هەیە کە بێ سەرۆک وەزیران و سەرۆکی چەند حیزب و لایەن سزا بدا پێم وایەوە ئەداتێکی باشڵی ناچار بوون کە بانگەشە پێش بخەن لەبەر پێشێلکاریەکان دەزانم نەک لەبەر پێشەکە لەبەر کەمپینی پێشوەختە چونکە مەسەلەن کەوتبوونەتە ینی گرفتێک دروست بووە گرفتێک دروست بوو مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە بین هەموو شاری هەولێر بتەنین بە وێنەی سەرکردەیەک بەڵام نەمانگوتیە چلستێک و چڕقەمێک و چکاندیدێکە فەوە خۆی کەمپینە باشە تۆ بۆ پێشتر ئەو وێنانتدان نەخێر ئێستا دایدنی ئەمە پێشێلکاری نییە تۆ وێنە دابنی خۆی کەمپین چیە کەمپینەوەی وێنەکان دابنی شعارەکان بڵاوکەوە تا دوایی ئەمەی کە کردویانە فێڵێکی یاساییە مثلەن هەموو بەغدا بۆتە ڕسمی سوودانی سەرۆک وەزیران بەڵام نیان نووسێ لستی ژمارە 270 کاندیدی ژمارەیەک هەر نووسیتیان ئێتیلاف العمار وەتەنمیە وەڕسمێکی گەورەی سەید السودانی و علامەتی انتخاباتەکەیشان کە کرێنێکە ئەمە لە هەموو شوێنێک دانراوە ئەمە دیعاە دیعاە نیە لە ناو کۆمسیۆنیش خلاف دروست بووە کۆمسیۆن ڕێیوا بوو مادام ڕقەم و ژمارەی تێدانیە و نەگوتراوە دەنگ بدا ئەمە کەمپین نییە بەڵام هەموو خەڵک دەزانیەوە کەمپینە ئەم مۆدێلانە ڕویان داوە هەن بەداخەوە من پێم وایە کۆمسیۆن موسیڕە لەسەر ئەوەی لەم هەڵبژاردنە نە بەهۆی کەمپین بە تایبەت بەهۆی کڕینی دەنگ ممکنە مجموعەیە کاندیدیش دوور بخەنەوە ئێستا 3 کاندید ئەزیزەی ئەمنی دەستگیریان کردون یەک لە بەسرا دوو لە بەغدا کە کڕینی کارتیان لەلا بووە و ئێستا کاندیدمان هەیە تەوقیفە مانگێکە لەبەر ئەوەی بتاقەتی زۆریان لە ماڵەکەی دۆزیوەتەوە دەنگ کڕین فئێستا تەوقیفیان کردێ لە تحقیقە فعملیەن کۆمسیۆن هەوڵ دەدا لەگەڵ ئەزیزە تایبەتمەندەکان ڕێبەوە بگری بەڵام بەداخەوە دەڵێم ڕێگرتن لە پێشێلکاری کەمپین پەیوەندی بە تەنشیعی سیاسی هەیە ینی گەشە سندنی پارت و لایەنە سیاسەکانە وا دەکات کە ڕێگایکی بگرێ باسی شتێک سوشال میدیا بوو کاتم زۆر کەم ماوە دەمێت و پرسیارەشدا ڕاستە بکەم پێت وایە کۆمسیۆن دەتوانێت بانگەشی هەڵبژاردن لە سوشال میدیا کۆنتڕۆڵ بکات پێم وایە کۆمسیۆن لە شارەکان و لە مەکتەبی وەتەنیش تیمێکی دروست کردووە بە تایبەت بۆ ڕاستی سوشال میدیا و ئێمە مانانیش ئێستا ئێمە نزیکەی 38 ڕاستیدمان هەیە هەمووی سەحەفی باشن ڕێککەوتوین وەکو تۆڕی ڕێکخراوەکان لەگەڵیان ئەمانە دەستیان پێ کردووە یعنی هەر ئێمە وەکو گوتم 300 حاڵەتمان کە ڕاست کردووە نردومانە بۆ کۆمسیۆن و خۆشتەزانی لایەنێکیش ڕقیبە بەسەر لایەنێک ئێستا دوێنێ من لە کۆمسیۆن کۆبوونەوەم هەبوو لە بەغدا گوتیان تەنها یەک لایەن هەتا ئێستا
هەژدە سکاڵای لەسەر لایەنی تر هەبووە چکە لایەنێکیش دەتوانێت سکاڵە لەسەر ئەمانە هەمووی دەبنە یارمەتیدەر بۆ کۆمسیۆن کە ڕستی هەموو حاڵەتێک بکەین کە هەیە و تیمەکانیان ڕست دەکەن بەڵام بەو ئیمکانێتێک کە لەبەردەستیاندایە. بەڵێ دەستخۆش بەڕێز هۆگر چەتۆ سەرۆکی تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن ماندوو نەبیت.